مامۆستا سەردەمی هونەری مۆسیقای کلاسیک یان مۆسیقای مۆدێرن زیاتر خزمەتی بەڕەوتی هونەری کردووە؟ مۆسیقای کلاسیک یان مۆدێرن؟ ینی بەڕاستی پێت بڵێم هەر مۆسیقایە لە قۆناغی خۆی خزمەتی خۆی کردیە. بەڵێ. تو ناتوانانی ئێکەکی تەفزیلکە لەسەرەوەی دیبرێ ئەوە باشتر بوو ئەوە زیاتر خزمەتی کردیە نەخێر. یعنی ژیان لە ئەوروپای حتا لەگەر بینایی دەڕوا لەگە عیمارەی مۆسیقایەکان سەردەمی باڕووک سەردەمی نازانم چیە. یعنی لەگە بیناسازی ڕۆیە لەگە هەندەسە ڕۆیە مۆسیقا. خزمەتیوی دیارە مەسەنا ئەو زمانی ئەو عەبقەریانەی وەکو بەتۆڤن و مۆزارت و باخ و چی ئەوە سەردەمێک بووە خزمەتی خۆی کردیە مەرحەلەک بووە قۆناغێک بۆ بڕایە. ئێستاش کلاسیک مایە لە ئەوروپا بەس جەماوەری کەم بووە. جەماوەری زۆر کەمترە زاران ینی هەندێک کەس هەنە ینی باشترن لەوانی دی تیپەکانیان وەسایل و شتی دیکە بەکاردەینن کچی منداڵ دەبن کچی جوان دەبن ینی شەوق و ڕەونەقی زیاتر دەدەن بە تیپەکانیان لەبەری جەماوەریان زیاتر بی ئەوە دەنا جەماوەری زۆر کەم بۆ کلاسیک. ئێستا خەڵک زیاتر ڕوو لە مۆدێرن کردووە. ینی ڕووی لە مۆدێرن و دوایش حتا ئی ئەزنەبیان زۆر پێخۆشە. ینی تو ئەو کۆنسێرتانەی ئەمە چوینێ بە چاوی خۆمان دیمانن کورسی نییە بەتاڵ. ڕاستە هونەرمەندێک کە دەبینی کۆنسێرت دەکە ماشەڵڵا بە هەزاران کەس لە کۆنسێرتەکەی دادەنیشێت. تو مۆسیقای کوردی مەسەلەن ئەو ئەجنەبیە لۆوە شێتی تی بێ پرسیارم دەکرد لێیان گۆ باشە کورسێک بەتاڵ نیێوانە لۆ دێن مۆسیقای کوردی ببینن دێگو کاکە ئەوانە لە مۆسیقای خۆیان بێزار بووین دێنە ئەو کۆنسێرتانە لەوەی شتەچی نوێ ببینن کە نەیان بووە. مۆسیقایمە ڕۆبع تۆنی تێدا چارەگە دەنجی تێدا ئیوان نییە. ئیوان بەس تۆن و نیوتۆنە مۆسیقای غەربی ئیمە چارەگە تۆنیشی هەیە ینی لە جییان سەیرە پێیان خۆشە. ڕاستە